چەندان کانیا و سەرچاوی ئاوی پاک لە چۆمان هەن، بەڵام ئەو ئاوی لە سەرچاوی پڕژە دەگاتە چۆمان بۆ خواردنەوە تەندروست نییە. ئاوەکەی لۆ چۆمان دێ لە سەر و چاوەکەیغا هیچ مشکلێکی نییە، بەڵام ئەگەرێتە خوارێ هەندێک حەوزی لێیە، حەوزەکان گەشتیاری سەری. ئەگەر ئەو گەشتیارە ئەو ئاوی پیس نەکەن ئاوی چۆمانێ هیچ ناتەندروستیش بەخۆ نابینی، لەبەرەوەی ئاوەکی پاکە دەم بەفرێدا دێ. ئێستا ئاوەکە بە بۆری و بە حەوزەوە دەم بەفرێدا، بەڵام پاش ماوەشی کە گەشتیار دێ. ئەگەر گەشتیار بێ بێتە کوێستانە ناو بەفرێ ئەگەر ئاوەکەی پیس نەکەن. هیچ فلتەرێک نییە بۆ پاکردنەوەی ئەم ئاوی لە سەرچاوی پڕژە دەگاتە هاوڵاتیانی چۆمان. لە باڵەکایەتی چەندی سەرچاوی ئاو هەیە کە پاک و خاوێنن و سافن و ئەو ئاوانە ئاوی سروشتی شاخەکانن کانیاوەکانن، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچەیە نەیتوانیوە پرۆژەیەکی استراتیژی گرنگ بۆ ئاوی خواردنەوە بۆ ماڵان دابین بکات. هەموو ساڵێک لە وەرزی زستان و لە وەرزی بەهاراندا بە تایبەتی کە بەفرەتەوێتەوە ئاوی ماڵان پیسە بێ بە کەڵکی خواردنەوە نایە. ئێمە لە باڵەکایەتی چەندین جار چالاکوانان ڕێکخراوە مەدەنیەکان کەمپینمان کردووە، بە دوواداچوونمان کردووە، سەردانی ناوەندی پارێزگاکانمان کردووە بۆی بتوانن پرۆژەیەکی گرنگی ئاوی خواردنەوە بۆ ئەم ناوچەیە دابین بکە. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە بودجەیەک تەرخانەکە بۆی سیانەیەک بۆ پرۆژەیە بکە، بەڵام هەموو ساڵێک ئەو پرۆژەیە لە دوای سیانەکردنەوەکەش هەرەس دێنێت و ئاوی خواردنەوە دووبارە پیسە بێتەوە بە کەڵکی خواردنەوە نایێت. هەموو ساڵێک لە وەرزی بەهاردا و بەهۆی بارینی باران و هاتنی گەشتیاران و گەیشتنیان بە سەرچاوی ئاوی پڕژە ئاوی چۆمان پیس دەبێت. پێشەوا مەحموود کورسات نیوز، چۆمان.